نەخۆشخانەی فراکەوتنی هەڵەبجە لە بڕارێکی نوێیدا سەردانیکردنی نەخۆش قەدەغە دەکات و ڕێگا دەدات تەنیا لە ماوەی 3 کاتژمێردا لە نێوان 6 بۆ 9 شەو سەردانی نەخۆش بکرێت. کارگەڕی نەخۆشخانەکەش وە کارەکەی بۆ پەیام دەخاتە ڕوو. وەڵا ئەم بڕیارە دەمێکە گەڵاڵە بۆ لامان ئەم لۆدەی کە لەسەر تەواریە کەم بکەینەوە. بەڕاستی ئەمە حاڵەت هەبووە لە ناو تەواریە بەهۆی ئەو لۆدە و ئەو خڕەباڵغی زۆرە نەمانتوانیەوە چارەسەری پێویست بۆ نەخۆشەکان بکەین. بۆیە داوامان لە خەڵکی هەڵەبجە هەیە ئەزانین پەیوەندیکی تونند و کتۆڵی کۆمەڵایەتی هەیە کاتێکە حادیسەیە ڕۆیە یان کارە ساتێک ڕۆیە هەمووی ڕوو نەکاتە ناو تەواری. ئەم کە نەخۆشانە پێویستیان بە عیلاجە، عیلاجیش پێویستی بۆیە دکتۆر و کارمەندەکان بە سەریانەوە بن، نەک خەڵکیی زۆر دەوری نەخۆشەکان بێ. بۆ ئەم بڕیارە لە مەسلحەتی نەخۆش و خەڵکی هەڵەبجەیە داوامان هەیە لە دانیشتوانی هەڵەبجە هاوکارمان بن. هاوڵاتیان پشتگیری بڕارەکە دەکەن و دەڵێن لە بەرژەوەندی نەخۆش و خەڵکە پێویستە خەڵکیش ڕەچاوی نەخۆشخانەکە بکات و لە کاتی ڕوودا و حاڵەتی کتوپڕدا قەرەباڵغی لە نەخۆشخانەکە دروست نەکەن. من لام وایە بەگوێی ئەو ئینە بکە ئەو بڕیارە بکەن باشترە، چونکە ئەوان باوەڕ ناکەم شتێکیان بێ بۆ زەرەری خەڵک. بۆ تەرەپێنەر ئیستیفادەی هەیە، ئیزدیحامیش لەسەر ئەوان نامێنێ و خەڵکی تریش ئەوەی کەیت ئیستیفادەی لێ ئەکا لە هاتنەکەی. ئەی باشە ئەوە باشە خۆت ئەگەر موعیدەدانێن لە موعیدەکەی خۆیان بێن خەیچیەکە یاعتیادیە هەموو لە وەختی دەواما هاتن هەر وەختی خۆی شێر مەمنوع بوو. ئێمە وەکو کەس و کاری نەخۆش بڕیارەکەمان زۆر پێ باشە کە شتێکی باشە، چونکە کاتێکیت بۆ نەخۆش بە تایبەتی شەوان کە هیتە ئێرە سیرەکەی قەڵەباڵغێکی زۆر دروست بووە، جەنجاڵێکی زۆر دروست بووە بۆ دکتۆرەکان، هەم بۆ ئەو مرافقەی کە لای نەخۆشەکەی، هەم بۆ کارمەندەکانیش و دکتۆرەکانیش قەڵەباڵغێکی زۆری دروست بووە. وای لێ کا جاری وا هەیە یعنی شتو لێ بزرە بێ لێو نەبێ، یعنی دەرمانەکان لە شوێنێک بۆ شوێنێکی کە جاری وایە ئەوە نەمەشغوڵەبی شتەکەت لێو نەبێ. هەرچەندە بڕارەکەی نەخۆشخانەی فراکەوتن کە باس لە قەدەغەی چوونەژوورەی وڵاتیان دەکات بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی نەخۆشیە گوازراوەکان قەرەباڵغی لە بەردەم نەخۆشخانەکەدا دروست کردووە. بەڵام پزیشکان و کارمەندانی تەندروستی داواکارن هاوڵاتی شاوکاریان بکەن بەوەی ئەوەی پێشتر لە زۆربەی کاتەکاندا بەوەی قەرەباڵغیەوە نەیانتوانیوە بە خێرایی کارەکانیان بۆ نەخۆش ئەنجام بدەن. سامە فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.